پرسی ئابووری و سیاسی و سەربازی و تەنانەت سربەخۆیی کوردستان تەوەری سەرەکی ئەم جارەی گفتوگۆکانی وەفدی کوردی دەبێت لەگەڵ لێپسراوانی باڵای عێراق، چونکە لە ڕابردوو چەندین جار وەفدی باڵای هەرێم سەردانی بەغدایان کرد، بەڵام کێشە و قەیرانەکان لە شوێنی خۆیان مانەوە و هیچ ئاسۆیەکیش بۆ تێپەڕاندنیان بەدی نەکرا. پاش دەست پێکردنەوەی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمیش هەوڵێک هەیە بۆ دووبارە پێکێنانی وەفدێکی باڵای هەرێم تا سەردانی بەغدا بکات. دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان زیاتر ینی خۆیان بخەنە دۆخێک کە پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا ڕێک بخەنەوە، چونکە ئێمە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی چاکردنی ئەو بارە ئابووری خراپەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە زیاتر پێویستیمان بە حکوومەتی عێراق دەبێت. کورد ئێستا لە قۆناغێکی هەستیاری ناوچەکەدایە. ئەو شەڕە گەورەی 2 ساڵە پێشمەرگە و هێزە عێراقیەکان و هاوپەیماناندایان کرد خەریکە بەرەو کۆتایی دەچێت. گۆڕانکاری دوای داعشیش پێویستی بە یەکگرتووی و یەکەڵوێستی نێوماڵی کورد هەیە. بەردەوام لێپسراوانی باڵای هەرێمیش ئەو تەباوی و یەکڕێزیە بە گرنگ دەزانن بۆ ئەوی کورد بە بەرنامە و پلانی تۆکمەوە بچێتەوە بەغدا شەڕی بەدەستێنانی دەستکەوتەکانی گەلی کورد بکات. قەیرانەکانی هەرێمی کوردستان زۆرن و کاریگەریشن، کاریگەریان دەسەر هاوڵاتیانی کوردستانیش و بەپێی ئەو گۆڕانکاریەکە لە ناوچکەشدا خەریکە ڕوودەدا پێویست بۆی دەکات حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان پەلە بکەن لە نزیک بوونەوە و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی نێوان خۆماندا بۆ ئەوی بێکگرتووی یەکڕێزی بتوانین زۆرترین دەستکەوتەکان بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکەین. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەندین وەفد لە هەرێمی کوردستان گەشتیان بەرەو بەغدا کردو. هەموو هەوڵێکیان بۆ جێڕانەوەی ئەو مافانە بوو کە بۆ کورد گرنگ و پێویست بوون، بەتایبەت مادەی 140 بەشە بودجەی هەرێم و باشکردنی بار و ژیانی دانیشتوانی هەرێم و چارەسەرکردنی گرفتە سیاسیەکان. بەڵام لەم ساڵ ئەوەی گرنگ و بەدەستکەوت دادەندرێت ڕێککەوتنی نێوان ئەولێر و بەغدادا، چونکە داعش بەرەو نەمان دەچێتن و ئەرچی لایەنە سیاسیەکانیش قورستر دەبێت بۆ گەیشتنێک و چارەسەرکردنی کۆتایی. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.